بکوژێ یان ئەندامێکی لەدەست بدە هەیە چاوی زەعیفە ئەگەر ڕۆژوو بگرێ دکتۆر وتێتی چاوت زەعیفتر ئەبێ ئەو کاتە بیگرێ گوناحبارە بێ یا ئەگەر ئەو نەخۆشیە بێتە هۆی تیاچوونی گوناحبارە بێ ئەگەر بیگرێ هەندێ نەخۆشیش هەیە تەسیر ناکات ئەگەر ڕۆژوو بگری دکتۆر وتێتی تەسیری نییە ئەو کاتە ئەبێ ڕۆژۆکە بگری بەس هەندێ نەخۆشیش هەیە ها لە بەینە نازانی دڵنیا نیت ئەوە یەک دوو ڕۆژ بگرێ یان هەوڵ بدە مەحاولەکە بیگرێ ئەگەر زەرەری پێدگەیان ئیتر ئەتوانی نەیگری یان ئەتوانی ڕۆژێ بگری ڕۆژێ نەگری خۆت تاقی کەیتەوە بۆ ئەوەی کەمەوە بێتەوە لەسەرت لە دوای ڕەمەزان چەند ڕۆژێک بێ قەرزارێکە نەک مانگەکە گشتی قەرزاربی دوایی بتوانی بیدەیتەوە. هەروەها ئافرەتێک ئەگەر حامیلە بێ ئەگەر زەرەری هەبوو ڕۆژۆکە بۆ حەملەکەی ئەتوانێ نەیگرێ و هەروەها ئافرەتێک ئەگەر تەنها شیری خۆی ئەدا بە مناڵ ئەگەر تەنها شیری خۆی نەک قوت ئەگەر قوتوویدا ئەو کاتە زەرور نییە ئەتوانێت شیری قوتووەکە با بە مناڵەکەی بەس ئەگەر هەر تەنها شیری خۆی ئەدا و ئەو مناڵە فێری شیری خۆی بوو ئەو ئافرەتە ئەگەر زانی مناڵەکە زەرەری پێ ئەگا ئەتوانێت ڕۆژوو نەگرێ بەڵام دوایی بە قەزای داتەوە ئیلا مەگەر نەتوانێ ئەگەر پێی نەکرا ئەوە فدیەکەی ئەدا و گوناحبار نابێ ئین شاء الله تعالی. ئەو کەسەی مسافر بێ یا نەخۆشیەکی درێژخایەن نەبێ نەخۆشی اعتیادیە بێ وەکو هەڵامەتیە وەکو نەخۆشیەک یعنی حاڵەتێکی درێژخایەن نەبێ ئەو کەسانە ئەتوانن ڕۆژوو نەگرن بەڵام دوایی بە قەزای دەنەوە. مسافر ئەتوانێت ڕۆژوو نەگرێ ئەگەر بیگرێ باشترە ئەگەر زانی زەرەری پێناگا بەڵام ئەیشتوانێ نەیگرێ و هەروەها نەخۆشیەک کە درێژخایەن نەبێ ئەتوانی ڕۆژوو نەگری بەڵام دوایی بە قەزا ئەیداتەوە. ئەو کەسەی کە لە ڕەمەزانە لەگەڵ خێزانەکەیە دروست ببێ ئەو ژن و پیاوەی کە دروست ئەبن لەگەڵ یەکتریا لە ڕەمەزانە برا بە ڕێزەکانم یەکێکە لە گوناحە گەورەکان و ئەبێ 2 مانگ بەسەر یەکەوە بە ڕۆژوو ببێ 2 مانگ بەسەر یەکەوە بە ڕۆژوو بێ نایبێ بڕێدوایەوە بۆیە ئەوە ئەگەر نەتوانێ ئەوە نانی 6 فەقیرەدا یعنی ئەوە حاڵەتێکە لە ڕاستیە ئەبێ ئینسانی مسلمان ئاگای لێ بێ حاڵەتێکە یەکێکە لەو گوناحانەی کە زۆر بەمان یان زۆرێک لە گەنجانی وا تازەوە بڵین هاتنەتە ناودینەوە ئاگایان لێ نیە ئەبێ ئاگایان لە خۆیان بێ داواکارم خی گەورە ان شاء الله ڕحم بە هەموو لایەکمان بکاو رمضان بنصيبي كشمان بكا إن شاء الله. إن الله وملائكته يصلون على النبي أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. اللهم صل على محمد وآل محمد كما صليت على آل إبراهيم وبارك على محمد وعلى آل محمد كما باركت على آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. مضبوط بكين زور باشا خوي ما قرار من وابو